پێشانگای نێودەوڵەتی کتێب لە هەولێر بەردەوامە و ژمارەیەکی زۆر لە خوێنەران لە شارەکانی هەرێمی کوردستان و دەرەوەش ڕۆژانە سەردانی پێشانگاکە دەکەن. لە پێشانگاکەدا 350 خانەی چاپ و بڵاوکردنەوە لە 22 وڵاتی جیاوازەوە بەشدارن. لە هەرێمی کوردستانیشەوە 61 خانەی چاپ و بڵاوکردنەوە بەشداریان کردووە. بێگومان 350 بڵین دارندەشر بڵین دەستگای ڕۆشنبیری و چاپ بڵاوکراوە بەشداری هێداکرۆ لە 22 وڵاتەوە ڕێژەی بەشداربووانی خەڵک زۆرە بەتایبەتی ڕۆژانی ئەمڕۆ کە ئەبیدن ڕۆژی هەینیە ڕۆژی هەینی بەتایبەتی خەڵک زیاتر لە ماڵەوەی ئەتوانن فرسەتێکە بۆ ئەوان کاوە بتوانن سەردانی پێشانگەیە بکەن بۆ ئەوی بتوانن باشترین ئەو کتێبانەی کە دڵخوازی خۆیانە بیکڕن. بێگومان ئەم پێشانگە ساڵانەکە ئەکرێتەوە ئەمە شتێکی بڵێن تزاوراتێکی سەقافی زۆر باشە بۆ خەڵکی خوێنەر ئەوانەی کە بە دوای کتێبە ئەگەڕێن ئەوانەی کە حەزیان لەوەی کە کتێبی باشیان دەستکەوت بۆ چکە لەبەرەوەی ئەو کتێب وڵاتانی کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە بە کۆمەڵێک کتێبی باشەوە دێتە ناو هەرێمی کوردستانەوە. خوێنەران کە لە ناوچە جیاوازەکانەوە بۆ کڕینی کتێب ڕوویان لە هەولێر کردووە باس لە گرنگی کردنەوەی ئەم جۆرە پێشانگایانە و گرنگی خوێندنەوە دەکەن. ئێمە وەکو لایەنە دینیەکەی سیرکەین یەکەم ئاەت و شەکە لە قورئانە با بڵێن خوای گەورە لە ئاسمانەوە دای بەزان دەخوارەوە بۆ سەر پێغەمەری خوا صلی الله علیه و سلم وشەی ئیقرا بوو. ئیقرا یعنی بخوێنە. ئەمە دەلالەت و بەڵگەیە لەسەرەوەی کەوا لە ئیسلامەتی و دینداریە با بڵین لایەنە دینیەکەی بگرن خوێندنەوە گرنگی و ئەهمیەت و با بڵین هەندێکی زۆر گەورەی هەیە بەڕاستی. ئێستا من ئەگەر خۆم باسی خۆم بکەم کتێبێکم بە ئەمانەت لە مامۆسایەک وەرگرتووە یەکەم شت کە هاتمە پیشانگاکە وتم ئەو کتێبم دەستکەوت یەکەم شت ئەو کتێبە ئەکڕمەوە بە دوایە ئەگەڕێم پشت بەخوای گەورە. لەبەرەوە بەڕاستی پیشانگا زەرورەکردنەوەی زیاتر ئەگەر باسیکەین بابەتی دینیە خوێندنەوە و بابەتی مێژووی ئەخوێنەوە چکە ئەیانەیە شانازی بە مێژوو خۆیانەوە بکەن و زیاتر لە ئایدۆلۆژیای نەتەوەگی خۆیان تێبگەن کە دینی ئیسلام زیاتر حەزەکەن کتێبە ئاینەکان بخوێنە بۆی ئەبینی ئەم کتێبانە زۆر باوترن. من هەروەکو مامۆستا هەروەکو باوکێک زۆرم پێخۆش بکە لێرە کراوەتەوە منداڵەکانیشم بهێناوەتەوە هانیان بدەم لەوەی فێرە خوێندن بنوا دوورکەونەوە لە مۆبایل و لەو شتانە بۆیە زۆر گرنگە دەستکە خۆشیان لێ دەکەم وا ئەوەندێک کە بینیشم بەڕاستی پێشوازێکی زۆر هەیە لە پێشانگاکە زۆر پێم باشە بەردەوام بن. تایبەتی ئەگەر ئەس بەحسی خوا بکەم ئەس پتر حەش خواندنەوەن کتێبات کم ئەوێت کو پەروەردە زۆرگا تێدا هەبن ژبەر کو ئەم دایکن پتر پێوی پندێنە وان جوورە کتێبا بخوێنن پەروەردە زۆرگا تێدا بێت پێشڤە چوونە ژنە مسلمان دە چاشیت خوا پێشێ خەت تامی بواراندا ڕاستی شتێکی گەلێکی جوان بێ. پێشانگای نێودەوڵەتی کتێب ساڵانە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەکرێتەوە و بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوام دەبێت. ئەم ساڵ زیاتر لە 1 ملیۆن ناونیشان بە زمانە جیاوازەکان لە پێشانگاکەدا خراونەتە ڕوو کە زۆرینەیان کوردین.